بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم سلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرین چا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. ئەمەڵقانە زۆر تایبەتن و گرنگی زۆرە بێ بدەین بە جیهانی غەیب و ئەمانەوێت بڵین کە جیهانی غەیب زۆر نزیکە لە ئێمە، ئیحاطەی ژیان و هەموو شتێکی ئێمە یاوە. حەزەکەی نەمەڵقانەیە ئینشاءالله تایبەتی کەین بەوە بە باسەکانی نزیک بوونەوە لە مردن. فەرموون ئەزانم. خۆشەویستان لە درێژەی ئەم باسە زۆر گرنگانەی جیهانی غەیب و فریشتەکان و مەلائیکە و ئەو دیاردانی کە زۆر بەربڵاوە لە ناو موسڵمانانی دێرین و ئێستا و چەنە هاشتی لەسەر وترا و کتێبی لەسەر نووسرا و ڕای جیاوازی زانایانی لەسەر هەبووە. حەزمان کرد بە خزمەت جەنابی بەڕێز دکتۆر عەدنان هەورامانی بکەین و جەنابیان پێخۆشحاڵ بوون بۆی کە لەم ئەڵقا نوێیی بەرنامەی شیرین چایە لە خزمەت یابین و مامۆستاگیانەی خۆ بەخێر بێت. زۆر سپاس کاکشەریان. دکتۆر عەدنان خۆی ئەم دیاردەی بینیوە بە شێوەیەکی زۆر جیاواز. حەزەکەین بە وردی مامۆستا ئەو دیاردەی کە خۆت بینیت هەستە چی بوو لەوەیە، چۆن بینیت بۆمان گەڕیتەوە؟ لە قۆناغی سێی کولیە مابووم، تەلەبە بووم لە زانکۆی دهۆک. لە دهۆکە شوێنێکوانەیە پێڵێن سەدی باجلور، ئەو دەیە کە کراوە بە سەدێک ئاوی دهۆک لەوێەوەیە. ناوەکان مامۆستا محەممەدی بالیسانی، دکتۆر ئومێد سوورچی کە ئێستا لە هەولێرە، دکتۆر محەممەد خالد کە لە پسراوی خوێندنی باڵای زانکۆی سەلاحەدینی کۆلێژی زانستە ئیسلامیەکانە. لە سلێمانیش ئەمەتان کە بۆ گێرمۆ دایکم ناوی جێلاسە، باوکم ناوی مامۆستا مەلا عەبدولقادر تێوەڵێ ماون بڕ قسان لەگەڵا بکەن. من لە یەک لە حەزەیە تەکلیفم لەو برادرانە کرد، وتم حەزەکەم لەم سەردە بچمە ئەو بەرەوە. وەکو گەنجێک بەڵێ مەسافەکەشی زۆر نەبوو، بەڵام ئاوەکە سارد بوو، بیری ئەوم نەبوو کە ماوەیەکی زۆر مەلەم نەکردو لیاقەم نییە. تیان مەڕۆ وتم وەڵا حەزم لێیە قەیچێکە. جلەکانم لای برادەرەکانم دانا خۆما لە سەردەکە بۆی بگەمە ئەو بەر. لە ناوەڕاستی ئاوەکەیە لیاقەم نەما، جسمم ڕەق بوو، ئاوەکە سارد بوو، جەستم ڕەق بوو. ئیتر ئینسان کە لە ئاوا بێت تۆزە مەلەبزانێ کۆمەڵم حاولاتەکە پشتە مەلە سەرە مەلە باڵە مەلە بۆ ئەوی کە عەلە لەقەل ورە نەڕوخێنێ و ورە بەرنەیە و تم ناقەشە لەگەڵ خۆتاکەی ورە بەرمەیە قەیچەکە. بەڵام کە سەیرمە کرد ماومە و ئەم لاش زۆرم ماوە ناتوانم بگەڕێمەوە، جۆرەی لە ورە ڕوخانم بۆ دروست بوو. وردە درێژەی پێ نەیەم، حاڵەتێکم بۆ دروست بوو. ئیتر کۆتاییم پێ تەسلیم بووم، چکە یەک دوو جار نقم بووم و ئاوێکی زۆرم خواردم، حاوەڵی هاتنە دەرەوەمە کرد و ئەمانە نەمەتوانی بێمە دەرەوە. ئیتر تەواو قورس بووم، لەشم قورس بوو، ئەوەنەم ئاو قەوزە و سەوزاهی ئاوەکە قوتدا لە ناو ئاوەکەیە. ئەم جارە محاوەلەم کرد بێمەوە دەرەوە، هاتمەوە دەرەوە تا ئێرەم هات. هەناسەبەم نەمتوانی لە لوتشمەوە نیتر ئاواتە خوارەوە، کەوتمە ناو ئاوەکە. لە ناو ئاوەکەیە ئەمەی کە ئەیجێرمەوە لە یەک نازانم بڵێم سانیەیەکە نیو سانیە لە ملیارێکی سانیەکە خۆی ئەو هەرچیم کردووە لە 3 ساڵی ئەو مەرحەلەی کە لە دهۆک بووم و ئەو سوعبەت و قسە خۆشانی لەگەڵ برادەرەکانمان لە ئیعدادیە کردومە. هەمووی هاتە پێشاوم، زۆر سیر بوو بەلامەوە. یعنی قۆناغەکانی تەمەنی خۆمم بینی و ڕەفیقەکانیش مەبینی لە دەرەوە ئەگرین، فعلا جواب بوو ئەگریان. ئەو ئێستا مامۆستا محەممەدی بالیسانی گوێی لێمە، مامۆستا مەلا نامیق دکتۆر نامیق گەزنەیی ئێستا لەوانەیان بەرنامە بینە گوێی لێمە. یعنی برادەرەکانی خۆشم مەبینی کە لەناو ئاوەکەیە لەژێر ئاوەکەیە بم بەڵێ. یەکسەر زانیم ئەمە مەرگە. محاولەیە کرد بێمە دەرەوە بۆی ئەشهەدو لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەد ڕەسوڵ الله بێم کۆتایی بەژیانم بێت. محاولەیەکی قورسم کرد سەر دەربێنم لە ئاوەکەیە، ئەمەنەی دەمم دەرێناوتم ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله. محاولەی محەممەدەکەم کرد نەمتوانی، بەڵام لە ئاسمان دایکم بانگیە کردم. لە ئاسمان دایکم بانگیە کردم. دایکم بە جوانی لە ئاسمان بینی، خدا شاهیدە، دایکم لە ئاسمان بە جوانی بینی. لەو لەحزەیە بانگیە کردم. کەوتمەوە ئاوەکە. ئیتر من ئاگام لە خۆم نەبووە. بێوەش کەوتویت هیچ تا من کۆتاییم پێ هاو
هرچەند محاولەم کرد محەممەد ڕەسوڵڵاهەکە بڵێم نەمتوانی تەلە بە ڕەفیقەکانم دەبەیان پێ بۆ دەبێ بیزیتری بۆی ئاوبەرینەوە بە داخلی هاتوون منیان ڕاکێشاوە قژیان ڕاکێشاوە چەناگەیان خستومەتە سەر دەبەکە و بە دوو کەس دکتۆر محەممەد خالید دکتۆر ئومێد سوورچی منیان دەرێناوەتەوە من ئاگام لەم حاڵەتانە نەبووە سەربەرەو خواريان کردو موسکیان گوشیوم و حاڵەت ڕشانەوەیەکی زۆر چیم خواردۆ هێناومەتەوە بەدەم خۆمەوە کۆمەڵە قسەم کردو یەکێک لەو قسانە ئەو ئاوم بۆ وشکەن ئەو ئاوم بۆ لە ناوبەرن من بۆ ئەم غەڵەتە گەورەیەم کرد ئەمە چی بوو بە خۆمم کرد محەممەد ڕەسوڵڵاهم تاوانە کردو خۆواسم لێ بێنە کۆمەڵە قسە برادەران ڕسمیشیان گرتوم ڕسمەکەشم ماوە هەمویان پێم پێەکەنن بەس هەمووشیان چاویان بە فەرمیاسک بە بۆ من کە کۆتاییم پێ هاتووە من باسی ئەو حاڵەتە ئەەکەم کە ئەمەم بینی نازام چەندێکی پێچووە بەس لەناو ئاوەکەی ئەمشتم بینی ئەگەر بە گێڕانەوە بێت چەند ساڵە نازانم بەڵام ئەم حاڵەتە بۆ ماڵی خۆمانم کە لە جەژنی ڕەمەزان و قوربانە ئاهاتینەوە بۆ ماڵەوە بۆ ماڵی باوکم گێڕایەوە چکە دراوسێمان هاتیان نەزانیەوە بەزەوە ئەزام لە ڕێی کاکسالارەوە ئەهاتن بۆ دهۆک ئەم ئۆکسیجینیانیان لە دهۆک هێنا بۆ سلێمانی ها بۆ داخلی بزانێ وەزعم چۆنە کە منی بینی نەخۆشم لە یارمەتی من چکە تاماوەی مانگێک زعیف بووم خواردنی باشم نەخوارد لەژێر عنایە بووم برینار بوو معی دەشتم بەستم خوا ئەگە ڕۆشتنەوە بۆ سلێمانی بۆ باوکو دایکمە گێڕنەوە با خەفەت نەخۆن بەڵام تکە هاتمەوە سلێمانی میوانمان هات دەرودراوسێ زانێ بیان کەفارەتە بێ باوکم وتی ڕۆڵە و کەفارەتە چییە؟ وتم وەڵا باوکە حاڵ و مەسلەیەکی یاوە تی ڕۆڵە بەروارەکەی و بیرماوتم باوکە من خۆتە زانین دەفتەری زیکرایاتمە هەمووی نووسیوە دی دەوەرە گێلاسەکەەوە ڕۆژەکەیە بەدایکە بەڵێ دایکم ناوی گێلاسە لە نیوەڕۆیە لە ماڵە خەوتون دایکم ڕاچڵەکیوە دایکە لە ماڵە خەوتووە و ڕاچڵەکیوە لە خەوا ڕاچڵەکیوە عەدنان لە سەحرایەکا بانگ مەکات ئەو هاوارکردنەی دایکم لەگەڵ ئەم هاواربینینەی دایکی من یەک سانیەی فەرق نییە یەک لەحەزەی فەرق نییە ئەو لە خەوا ئەو ڕابطە ڕۆحی دروستە بێ لەگەڵ توان لەو ئەوەیە کە ڕابطە بۆ ئەگەستە دوانەمان نییە لە ئەمریکایەکیان لە ئەڵمانیەکیان لە ئەمریکایە ئەم نەخۆش کەوتووە ئەوش لەوێ نەخۆش کەوتووە الأرواح جنود مجندة ما تعارف منها ائتلف وما تناكر منها اختلف للدنيا روحيتها أقات آستك بو موضوعي فراسة ما كاك شيخ فاتح موضوعي فراسة ناقات آستك كلا درقاوية تجورة الله أبو بوتي وشتوكر كلا رقاهاتي دنیا داستانی وامانیە مەگەر کوشک نافەرمێن ڕێی ئەو برا مەسیحیەتان کەن با لە دەرگاکۆ بێتە ژوورەوە دەخۆ کوشک نابی نابووە بۆچی چۆن زانی ئەو مەسیحیە لە دەرگاکەوە توۆ حەزی کردووە بۆ نوێژی ناتوە حەزی لە وتارەکانی عەبدولحەمید کوشک بووە فەرموویەتی ڕێی ئەو برایە مەسیحیەتان کەن دنیای منمان هەیە لە کۆن و لە نوێ و تا ڕۆژی قیامەت ئەم نمونانە بەردەوامن من زۆر فاسانەکەم ئەم بابەتانە کاوت لێ ئەەکەم ئەڵخێتی بۆ تەرخانکە خەڵکانی ترمان هەن وەکو چۆن لە فلیمەکەی ماکسیمیلیانە کاتێکە شایەتیێنێڵێ بە کەسانی تر هەن یەکێک لە پشتەوە بەڵێ کەسانی تر هەن ئەم بابەتە کەسانی تر هەن دەردەدڵیت بۆ بکەن شتانی ترت بۆ باسکەن دنیای غەیبیات دنیایەکی زۆر خۆشە باوەڕکە بەس ئەوەی کە بیبینێ حەز ناکە بگەڕێتەوە ماوەسا تەمەەن و جناب فەرمیەوە بە ئەڵلقەیەک و دە و پەنجاومانە تاوانە بێشکە و جیهانە زۆر زۆر بەرفراوانە زۆربەی هەرە زۆری ئەوانەی کە نزیکبوونەوە لە مردن ئەم دیاردانیان بینیوە بنە کەسی زۆر ساڵح کەسی باش کەسی مفید بۆ کۆمەڵگاکەیان هەیان بۆ ملحید بۆ زۆربەی ئیمان بە خۆی گەورە هێنێت یان کەسێکی خێرەومەنی لێ دەرەچێت خێرەومەنی محەبەت لێوێ وەسیەتی هەرە گەورەیان ئەوەیە کە ئێوە گەڕانەوە خۆتان خۆش بی و خەڵتان خۆش بێ خزمەتی خەڵک بکەن أحب الناس إلى الله أنفعهم للناس نافرمي أكثرهم صلاة وأكثرهم صياما گەنجێکی ئەمریکی نەخۆشی ڕەبوو تەنگە نەفەسێکی قورسی لەگەڵا بوو هەڵە داخڵی خەسخانە بووم ماوەیەکی زۆر زۆر لە خەسخانەیە مامەوە ئەوەندە مامەوە ئەو پەرستیاری کە خزمەتیە کردم پەرستیارێکی زۆر زۆر باش بوو لەگەڵما خزمەتێکی زۆر زۆریە کردم ڕۆژێکیان پێیوتم وتی پەرستیارێکی تریەتە شوێنەکەی من چەند ڕۆژێک ئیجازەم لەبەرەوەی کە لایەکبوونی خۆمم هەیە چمەوە بۆ ویلایەتەکەی خۆمانەواتە ویلایەتێکی تر لە ئەمریکا خواحافیزی لە من کرد ئەو شەوەی کە ئەو ڕۆژت وەزعم زۆر زۆر خراپ بوو تەنگە نەفەس بووم ئۆکسجینیش فریام ناکەوت بێهۆش کەوتمەوە حاڵەتی کە تووشی غەیبوو ببووم ڕۆحی خۆم لەسەرەوە بینی کە جەستەکەم لە خوارەوەیە هەستم کرد ڕۆحم لە جەستەم دەرچوو کشایە دواوە و ڕۆشتە سەرەوە لەسەرەوە خۆمم بینی هەندێک بانگم لە پەرستیار و دکتۆرەکان کرد کە خەریکی جەستەکەم بوون کە من زۆر باشم و هیچم نییە بەڵام کوێیان لێ نەبوو لەو کاتەیە خەیاڵم چوە سەرەوەی کە ئەو پەرستیاری کە زۆر خزمەتی منی کردو و جەژنی لەدایکبوونی هەیە بۆ نەچم سەرکی لێبم لەبەرەوە بە یەک لەحظە
هەست ناکەم هیچم پێچوو بێ گەشتمە ئەو ویلایەتی ئەو ئەیشم زانی لە چ ماڵێکایە ماڵەکەشیان لەکوێ بێ ئەوی بیناسم ینی ماڵەکەیان بزانم چۆن ماڵەوە سێرەکەم ئاهەنگی لەدایک بوونێتی و باوکی سویچێکی گرتۆ بە دەستیەوە کە هادیەی تو یەکەمین ساڵ ڕۆژی لەدایکبوونی کچەکەیەتی هەدیەکەی سیارێکی سووری پێدا ئەوە کلیلەکەیەتی و سویچەکەی یایە دەسی من گەڕامەوە بۆ خەستەخانەکەی خۆمان جارێکتر هاتمەوە لای لاشەکەی خۆم هەر خەریکی ئەو بوو ئەمانە بە لەحەزات ڕۆدا لە خوارەوە بەڵام لەوێ زۆر زۆرە لەو جیهانی ترا مدەکەی زۆر زۆرە چونکە زەمن نییە لەوێ ئەڵێ لەوێە هەستم کرد وەختێکم زانی ئەو ئافرەتەش بە ڕۆح گەشتە لای من وتمەوە تۆ چیەکەیت وتی ئەی تۆ چیەکەی وتم منەوە تا ڕۆحم سەرکەوتو و نازانم و تا بێهۆش محاڵم باش نییە وتی من ڕۆحم مەتەواوی دەرچوو گەشتمە جیهانی بەرزەخ وتم ئەی چی وتی هەرە هاتم سەرێک لە تۆ بەمزانم مۆزعی تۆ چی و ئەمانە من سەرکەومەوە بن بۆ ئاسمانەکان و تازە لە ژیانە نەمام و ڕۆحم دەرچوو وتم بۆچی وتی باوکم هەدیەیەکی داپێم وتم هەدیەکەم بینی کە کلیلی سیارەکە و سویچی سیارەکە یایتە وتی ڕۆژمە دەرەوە پیاسێکی پێ بکەم زۆر بەسەری لێم خوڕی کێشام بە سەبەیەکی چیمەنتۆی گەورەیە یەکسەر لەوە گیانم دەرچوو ئێستا لاشەکەم هێشتا لە ناو سیارەکەیایە ئەڵێ دوای ئەوە من هۆشم هاتەوە بەکارەبا ئەمانە هۆشیان هێنامەوە کە هۆشم هاتەوە یەکسەر ئەو مەمەڕێزە و دکتۆرانی کە لەوێ بنوتم یەک تەلەفۆن بۆ ڕەفیقەکەتان بکەن ئێستا دامی کردو و مردووتیان چۆن نەزانی وتم ئێستا ڕۆحەکەی لێرە بوو بردیان بۆ ئاسمان و چووە بە ژیانی بەرزەخی خۆی ئەڵێ کە تەلەفۆنیان کرد بە هەمان شێوە بوتیان هێشتا جەنازەکەی لاشەکەی لە ناو سیارەکە خەریکی دەرهێنانی و خەریکی ئیسعافین بەڵام ڕۆحی دەرچووە ئەم دیاردەیە کە بەڕاستی جێی سەرنجە ڕەحمەتێکی خوای گەورە بۆ بەهۆشهێنانەوەی مرۆڤەکانی هێنێتە دنیا ئەم دیاردەیە هەتا ئەسە لێکۆڵینەوەی زانستی و علمی زۆر زۆری لەسەرکرێت هەندێک لەوانەی کە لە ڕووی علمی و سەیریەکەن زیاتر وابەستەی جیهانە مادیەکەیەکەن بەڵام ساغ نابێتەوە بۆیان وەک گرنگی لێرەیە ئەوە دەرەکەوێت کە تۆ ئەگەر لە ئەم دیاردەیە هەلوەسە بواە یا خەوبینین بواە یاخود دیاردەیەک تایبەت بواە بە مێشک و بە وەعی ئینسان خۆیەوە یعنی تایبەت بواە بە جەستەوە چۆن ئەم ئینسانە چێتە شوێنێکی تر چۆن معلوماتی شوێنێکی ترێنێ چۆن داهاتووە بینێ چۆن مردووی خزمەکانی بینێ دنیایەک لە شتی تر چۆن نابینایەک شتە بینێ کە لە ژیانیا هیچی نەبینیوە لەبەرەوە ئەم دیاردەیەکی ڕۆحی سرفە و بە تەواوەتی دەرخەری ئەوەیە کە جیهانێکی زۆر بەرفراوان لە چواردەوری ئێمە هەیە کە جیهانی غەیبە و ئێمە جیهانێکی زۆر بچکۆڵین لە ناو جیهانە مادیەکەیە کە تیاژن.